ئێمە سپاسی هەموو دەست پێشخەریەکەکەین بۆ پاراستنی بەرهەمی خۆماڵی لەلایەن ڕێکخرا و سندیکاکان و زانکۆکان بکرێت. بەشداریکردنی ئێمە ئەمڕۆ لەم کۆنفرانسە بۆ پشتیوانیکردنی هەموو ئەو هەوڵانە بووە و پەسەندکردنی یاسایەک بۆ پاراستنی بەرهەمی خۆماڵی یەکێکە لە استراتیژەکانی ئەم خولەی پەرلەمانی کوردستان. جاچ لە شێوازی بەرکارکردنی یاسا فیدراڵیەکە بێ یان دەرکردنی یاسایەکی کوردستانی بێ. لەبەرەوە من بەش بە حاڵی خۆم لە هەرچۆ هەر هەوڵێک هەبێ وەکو بەشێک لە کەمپەینێک بۆ پەسەندکردنی ئەم یاسایە بۆ پاراستنی بەرهەمی خۆماڵی لە هەرێمی کوردستان بەشدار دەبم و من پێم وایە ئەمە بابەتێکی گرنگە پەیوەندی بە ئەمنی قەومیمانەوەیە، پەیوەندی بە اقتصادی هەرێمی کوردستانەوە هەیە، پەیوەندی بە مانەوەی کیانەوەکەمانەوە هەیە و پەیوەندی بە دروستکردنی توانایەکی اقتصادی هەیە کە بەدەربێ لە بابەتی نەوت و اعتیمادکردن لەسەر نەوت، چونکە ئێمە توانین سەنتەرەکانی ترمان زۆر بەهێز، سێکتەرەکانی ترمان زۆر بەهێز بکەین لە بواری کشت و کاڵ، پیشەسازی، بازرگانی لەگەڵ گەشت و گوزار. پشتبەستنی هەمیشەیی بە سێکتەری نەوت مانای ئەوەیە ڕۆژێک لە لووتکەی کاتێ نرخی نەوت گرانە بێ و ڕۆژێکیش وێران دەبی وەکەوەی لە ساڵی 2014 بۆ 2018 هەرێمی کوردستانی پیا تێپەڕی.